سەبارەت بە زیانەکان ئەلحەمدولیلا سوپاس دۆخوای گەورە ئێستا ئەمە نە لە بەردەرگای نەخۆشخانەین نە لە سەخەبرانین ئێستا ئەمە لە پێش مەتعەمەکەی خۆمانین سوپاس لۆخوای گەورە دواتر لۆ تیمی ئاگر کوژێنەوە هەمویان هاتن ئاگرەکەیان کۆنتترۆل کرد زیانی مادیمان زۆرە بەڵام ئەلحەمدولیلا زیانی جانیمان نییە هۆکاری ئاگرەکەش بەجێری ئەنجامە سەرەتایەکانی خۆمان و بەرگری شارستانی شۆرتی کارەبا بووە لە سنووری جوگرافیا مشترک شۆڕژ وەزای دەنڕزگاری بۆ ئەمە بەسە خێرایی گەشتنی تیمەکانمان لەو ئەندازەیە بۆ سێ خولەک بۆ چوار خولە گەیشتون و چوار تیمی تریشمانێنانەوە بۆیان کردەوە شەش تیم کاریانگە پۆلێک لەفسەران و لێرەدا وەک دەبینن بەشێک واتە لە چوار بەش چارەگێک زیانی مادی بۆ دروست بووە و ئاگرەکە ئاگرێکی زۆر گەورە بووە ئاگری لوتکەی بووە خۆشبەختانە زیانی گیانیمان نەبووە و جێگای دەستخۆشیە بۆ برادرانی پۆلیسی هاتوچۆ و بۆ 122 ئەمبولانس و بۆ برادرانی نەژدە و تیمەکانی تری خزمەتگوزاری برانی ئاسایش کە لێرە کۆمەشیان کردوین و ئەوەی کە جێگای نیگەرانی ئالۆزکردنی سەکۆی وداویە هاوڵاتی شوێنەکە شپرزاکەن ئالۆزیەکەن ڕێگاکانمان خراپ بۆ ئەکرێنەوە بۆ تیمەکانی خێرایی گەشتنی خزمەتگوزاریەکانی میری وەکو ئەمبولانس وەکو بەرگری شارستانی وەکو بۆ نمونە نەژدە و هاوکار نین لە ڕێکردنەوە و درەنگکەوتنی ئێمە گزارشە لە گەورەبوون و قەبارەی گەورەی ڕووداوەکە و بۆ ئومێدی چانسێکی باش بۆ هاوڵاتیان کە لە ڕووداوەکان دێنە پێشیانەوە و زیانیان بۆ دروست دەبێت.